28 ساڵ بەسەر دامەزراندنی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. دوای یەکەمین هەڵبژاردن پەرلەمانی کوردستان لە 4 تەمووزی هەمان ساڵ متمانەی بە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەپێی ڕێککەوتنی پارتی و یەکێتی یەکەمین کابینەی حکوومەت بە سەرۆکایەتی فواد مەعسووم بوو. لە پشکی یەکێتی و کابینەکەش لە 14 وەزارەت پێگاتن. حکوومەتی هەرێم تەمەنێکی زۆر و خزمەتێکی کەم. حکوومەتی هەرێم دوای بەڕێکردنی نۆ کابینە لە تەواوی بوارەکاندا شکستی هێنا و مێژوویەکی پڕ لە نەهامەتی بۆ خەڵکی کوردستان لەگەڵ خۆیدا هێنا. جەوهەر نامی قسالم یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان لە وەسفی حکوومەتی هەرێمدا دەڵێت حەقا هەموو حکوومەتەکانی دنیا بە تۆمەتی ناوزڕاندنی حکوومەت سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار بکەن. بە بڕوای شارەزایانی بواری حکومڕانیش تاوەکو ئێستا شتێک نییە لە هەرێمی کوردستان بەمانە ڕاستەقینەکەی حکوومەت بێت. حکوومەتی هەرێم و خزمەتگوزاریە سەرەتاییەکان یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی حکوومەت خۆی لە دابینکردنی خزمەتگوزارە سەرەتاییەکاندا دەبینێتەوە. حکوومەتی هەرێم سەر ڕایداهاتی نەوت و 4 خاڵی سنووری و ناوخۆ لە دابینکردنی موچە کە مافی سەرەتایی موچە خۆرانە شکستی هێناوە. هەر کاتێک موچە و بودجە لە بەغداوە هاتبێت موچە خۆران لە دۆخێکی باشدا بوون، بەڵام دوای فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی قڕکرا بەسەری موچە خۆراندا. لە بواری دابینکردنی ئاو و کارەباش حکوومەتی هەرێم شکستی هێنا و نەیتوانیوە کارەبای بەردەوام و ئاوی خواردنەوە بۆ هەموو هاوڵاتیان دابین بکات. لە بواری ڕێگاوبانیش بەهۆی خراپی ڕێگاوبانەکە ساڵانە هەزاران هاوڵاتی بەڕووداوی هاتچۆ گیان لەدەست دەدەن. بەشێکی زۆری ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستانیش ڕێگای سەردەمی بەعسن. لە بوارەکانی تەندروستی و پەروەردەش دۆخی هەرێم لە قەیرانێکی گەورەدایە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین هاوڵاتی بەهۆی دەرمانی خراپ و ساختە گیانیان لەدەستدا و چاویان کوێر بووە. بەهۆی دەستێوەردانی حیزبیش لە پرۆسەی خوێندن و دابین نەکردنی بودجەی پێویست بۆ کەرتی پەروەردە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی زانستی دادەبەزێت. حکوومەتی هەرێم و هێزی ئەمنی دوای 28 ساڵ حکوومەتی هەرێم نەیتوانیوە ببێتە خاوەن هێزێکی نیشتیمانی. هەرچەندە بە پێی یاسای پارتە سیاسیەکانی پارلەمانی کوردستان نابێت حیزبەکان خاوەنی هێزی چەکدار بن، بەڵام ئێستا هێزە ئەمنیەکان کراونەتە هێزی حیزبی. بە پێی زانیاریەکان 42,000 پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەک خراونەتەوە لە بەرامبەردا ژمارەی هێزەکانی 8 پارتی و 7 یەکێتی زیاتر لە 100,001 نەخراونەتەوە. گەندەڵی و حکوومەتی هەرێم. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم سێکتەرەکاندا تووشی گەندەڵی بووە. لە پێش ساڵی 2003 داهاتەکانی هەرێم لە 133 بۆ پارتی و لە 133 بۆ یەکێتی و لە 133 بۆ حکوومەت بووە. لە دوای ساڵی 2003 گەندەڵیەکان بەردەوام و داهاتێکی زۆری خاڵە سنووریەکان و نەوت بۆ هەردوو حیزبەکە ڕۆیشت، قاسەی حکوومەتیش بە بەتاڵی مایەوە. هەرچەندە حکوومەتی هەرێم گەندەڵەیەکی بەرفراوانی ئەنجام داوە، بەڵام بەهۆی کۆنتڕۆلکردنی پەرلەمان لەلایەن حیزبەوە نەتوانراوە هیچ بەرپرسێکی حکوومەت لەسەر گەندەڵی متمانەی لێ بسەندرێتەوە. حکوومەتی هەرێم و بەرهەمی ناوخۆ. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە زەوی کشت و کاڵی و ئاوهەواکەی لەبارە، بەڵام حکوومەتی هەرێم بەهۆی دامەزراندنی خەڵک و دۆسیەی نەوت کەرتی کشت و کاڵیشی وێران کرد. لە تەمەنی 28 ساڵیدا حکوومەت لە 90 پێداویستیەکان لە وڵاتانی دراوسێ هاوردە دەکات و بەرهەمی ناوخۆشی لە ناو بردووە. حکوومەتی هەرێم و ئاسایشی کۆمەڵگە و خێزان. بەهۆی سیاسەتە چەوتەکانی حکوومەتی هەرێم ڕێژەی بێکاری و هەژاری و لێگەڵۆشاندنەوەی خێزان زیادی کردووە، بەمەژ ئاسایشی خێزان کەوتووەتە مەترسیەوە. بەهۆی بێکاری و هەژاریش تاوان و کوشتن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانیش زیادی کردووە و ئاسایشی نتەوەیش خراوەتە مەترسیەوە.